زانایان بوونی بەلای کەم 3000 جۆری جیاوازی مێشولان لە سەرانسەری جیهان پشتڕاست کردوتەوە کە یەکێکیان مێشولەی ئاسیا تایگرە کە لە کاتی ڕۆژدا بە مرۆڤ وەدەدات و شتێکی زیاترە لە ئازاردانی مرۆڤ. ئەم جۆرە مێشولەیە بەرپرسیارە لە هەوپێکردن بە 2 میلیۆن کەس لە ساڵدا تای دەنگی دەداتە مرۆڤ وەک بڵێ تووشی هەڵامەت دەبن تای هەمێرج دەگرنەوە و تووشی تاو خوێن لە بەرچوون دەبن و تەنانەت پێی دەمرن. بە شێوەیەکی گشتی لە ناوچەکانی دەوروبەر و هەروەها خواروی هێڵی کەمەری بڵاو دەبێتەوە. سکات ویور لە زانکۆی تێکزاس بەشی پزیشکی پشتڕاستی لێکۆڵینەوەی زانایانی تر دەکات کە دەڵێن مێشولەکە تایدەنگی بە ناو هێندوستان، باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ئەمریکای لاتین بڵاو کردوتەوە. هەر ئەم ساڵ زیاتر لە 12 حاڵەت لە فلۆریدا باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا پشتڕاستکراونەتەوە. مێشولەی تایگر هەروەها دەتوانێت ببێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی چیکۆنگۆنیا کە مرۆڤ لە توانا دەخات تاو ئازار دەداتە جونگەکانی مرۆڤ. ئەم نەخۆشیە بەهۆی مێشولەیەکی ئەفریقاش بڵاو دەبێتەوە کە ئەویش خەریکە خۆ دەگەینتە شوێنی تر. پرۆفسۆر لۆرا هەرینگتن شارەزای مێشولەیە لە زانکۆی کۆرنێل ئەو دەڵێت مەسەلەکە بەتەنیا ئەوە نییە کە مێشولەکە خۆی دەگەینتە شوێنی جیاواز. ئێمەش گۆڕانکاری دەبینین بە تایبەتی لە ڤایرۆسەکەدا گۆڕانکاری لە پێکهاتەی جنتیکیان کە زۆر جار دەبێتە هۆی زیادبوونی جەهراوی بوونیان. مێشولەکە بە ڕێگای فڕۆکە ئۆتۆمۆبیل خۆ دەگەینتە شوێنی نوێ. ڤایرۆسەکە دەتوانێت بچێتە ناو فڕۆکەوە و زۆر بە ئاسانی بە خەڵکەوە بدات. پرۆفسۆر وێوەر خەریکە لەسەر ڤاکسینە کار دەکات بە دژی نەخۆشی چیکۆنگۆنیا کە سەرکەوتوانە توانیوێتی مشکەکانی ئازمونگە لاگرتنەوەی ڤایرۆسەکە بپارێزێت. لە کۆرنێل هەرینگتن هەوڵ دەدات کارێکی وا بکات مێشولەی نێر نەتوانن زاوزێ بکەن. ئەو مێشولە نێرانەی گۆڕانیان بەسەرداهێنرا و خوێن نامژن ئازاد دەکرێن دوایە لەگەڵ مێشولەی مێینە جووت دەکرێن. مێشولە مێینەکان زاوزێ ناکەن ئەگەر خوێن نەمژن ئەوە ژمارەیان دەکرێت لە ناو ببرێت یان کەم بکرێتەوە. هەردوو شارەزان نیگەرانن کە ئەگەر چارەیەک بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی چیکۆنگۆنیا و تایدەنگی بە زووی نەدۆزرێتەوە ئەو هەردوو نەخۆشیانە لە ئەمریکاش جێگیر دەبن. هەرینگتن دەژڵێت ئەو تەکنیکانەی کە سەرکەوتنیان بە دژی ئەو نەخۆشیانە پشتڕاست دەکرێن ڕەنگە چارەسەر بن بۆ نەخۆشیەکانی تر کە بە ڕێگای مێشولەی وەک مەلەریا بڵاو دەبنەوە. ئەم راپۆرتە لەلایەن دەنگی ئەمریکا پێشکەشکرا.